دیمەنی سەرڕێژبوونی بەنداوی بەستۆڕەیە لە شاری هەولێر. هاوڵاتیان بۆ بەسەربردنی کاتێکی خۆش و تۆمارکردنی وێنە یادگاری لە کەشێکی بەهارەدا ڕوو لەم بەنداوە دەکەن. بەشێک لە هاوڵاتیان لە ناو سەنتەری شاری هەولێر و بەشێکی دیکەشیان لە قەزا و ناحیەکانی دەوروبەر سەردانی بەنداوەکە دەکەن وەک شوێنێکی گەشتیاری. ئەمە لە خەلیفانەوە هاتوین بۆ هەولێر لەسەر ڕێی خۆمان لە گەڕانەوەی گوتمان بالادرین بۆ سەدەی شوێنێکی خۆشە و خەڵک ڕووی تێکردی و ڕۆجەوەکی بەهاریە. دیمەنەکەشی گەلێک جوانە بەڕاستی. دیمەنی سەرڕێژبوونەکەیتان دیت؟ دیمەنی سەرڕێژبوونەکەیمان دیت و زۆری سەرنجڕاشیە. دەستیان خۆشبی زۆر سەرنجڕاشیسە زۆر خۆشە. ئەوە زاما یەک هەفتەیە دەرێ با بچینە دەربەندی گۆمەسپان بەس بتمانیەڵە ئەوڕۆ با بچینە بەستۆڕەی. ئەمن گەورەمە مەوالیدم لە پەنجاکانە ئەمە لە شەستەکان هە لێرە سەیرانگا بوو دەهاتینە سەیرانگا بەس ماوەک بوونەمە ئێستا الحەمدوللا بژایتەوە. بەڕاستی کەشەواکە زۆر خۆشە و ڕۆباران نییە. الحەمدوللا هەرچەندە بارودۆخ زۆر باش نییە بەس بە خۆتان دەبینن خەڵکەکی زۆر هاتە دەرێ. منداڵەکەی خۆم و ئیبرا خوشکەکانم هینەیە هەم لە بۆ جەو گۆڕین هەم حرازیشان لێ بوو جەوکەشی خۆشە الحەمدوللا. ئەو ئاوەی کە زستانان دەڕۆژ هیچ سوودێکی لێنەوە بەڵام ئێستا کە بۆ هۆی دروستکردنی ئەم بەنداوە سوودێکی باشی بوو ئەبی و ئەو خەرکانێک کە سەردانی ئەم شوێنە و شوێنەکانی ترەکەن ڕێنمانەکانی ژینگەی جێبەجێ بکەن و لە ئەو پاکخاوین ڕاکردنی ژینگەی کوردستان و ژینگەی ئەو شوێنانەی کە سەردانی دەکەن. بەڕێوەبەری بەنداوی بەستۆڕە دەڵێ ئێستا 15 ملیۆن و 350,000 متر سێجا ئاو لە بەنداوەکەدا هەیە. بەپێی لێکدانەوەکان ئەگەر 5 ساڵ لەسەر یەک وشکە ساڵیش بێت بەنداوەکە ئاوی تێدا دەمێنێت. جسرەکەی سەری 60 مەترە بەنداوەکە لە خۆی درێژەکەی دەکاتە 570 متر درێژەکەیەتی لە لای جسرەکەەوە هەتا ئەخێری. بەرزیەکەشی 38 مترە. ئێستا ئەو ئاوەی کە تێدایە تقریبان 28 متر قوڵیەکەیەتی. ئێستا تقریبان 15 ملیۆن و 350,000 متر سێجای ئاو تێدایە حالیە. بەنداوی بەستۆڕە بەرزیەکەی 20 متر و درێژیەکەی 560 مترە. ئامانج لە بنیاتنانی بەکارهێنانیەتی لە پەرەپێدانی سامانی ماسی و بوژاندنەوەی کەرتی گەشتیاری و بەرزکردنەوەی ئاستی ئاوی ژێرزەوی هەولێر و برەودان بە سێکتەری کشتتوکاڵی سنوورەکە. ئەم بەنداوەش هاوشێوەی بەنداو و چەم و ڕووبارەکان بە بارانی ئەمساڵ ژیاوەتەوە و بۆتە مای دڵخۆشی بۆ هاوڵاتیان و ڕەواندنەوەی مەترسی وشکە ساڵی. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.